ئەم شەو 29 شەو تێپەڕی سبەی مەریەم و ڕزگار دۆسیەکەیان دەبەنە دادگا و لێک جیا دەبنەوە. مەریەم بە قوڵپی گریانەوە نامەیەک دەنووسێت، بەڵام بۆچی و بۆچی و چی لێ نووسراوە جارێ نازانین. سرطان يك مانگە سرطان تێ من نارێ. بەڵێ ویستم پێت بڵێم ئەو ئێوارەیەت بیرە کە سفرەم ڕازاندبووتەوە و هاتیتەوە بۆ ماڵەوە. ویستم پێت بڵێم بەڵام تۆ پێش من کەوتی و مۆزوعی تەلاقدانە کردەوە. ئیتر پێت بڵێم یان نا چ سوودێکی هەیە؟ ڕزگار تووشی شۆک بوو. کاتێک بینی مەریەم تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، ڕزگار خێمێکی قۆڵ دایگرت، هەستی بە شەرمەزاریەکی گەورە کرد. پاشان نامەکەی دەستی وەرگرت. ئای لەو نامەیە چی نووسرا بوو؟ کوڕم ئەلەند، من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم. ڕۆژ نییە لە پرسیارەکانت خۆم نەدزمەوە. ئەو لاوازی و بێتاقەتیم هی ئەو نەخۆشیەیە. مانگێکە من چارەسەر وەردەگرم، مانگێکە من و باوکت دەمانەوێت لێک جیا ببینەوە، بەڵام چاوەڕێم کرد تا تاقیکردنەوەکانت تاوە کرد. بۆیە کوڕی خۆم، باوکت حەقی خۆیەتی ژم بهێنێتەوە، چونکە من بە کەڵکی ژیان نەماوم. بۆیە کوڕم، دەبێ باوکت خۆش بوێت، لێرەوە لەگەڵ ئەو ژیان بەسەر ببە. داواکارم لە خوای گەورە سەرکەوتوتان بکات. دایکی ئازیزت مەریەم. ئەوە چیەکەیت؟ لۆچی یەکەم بۆ بۆی بسەلمێنم کە من هەڵا بوو، بۆی بزانیت چەندم خۆش دەبێ. بیرمە لە یەکەم شەیمانەکردنمانە هەندێک پارۆ ئاڵتون هەبوون، بەڵام هیچ بەقەدەر ئەو بەڵێنە جوان نەبوو کە بە یەکماندا. بەڵێنەکە ئەوە بوو کە نا درۆ لەگەڵ یەکا بکەین، نەخیانەت لە یەک بکەین، بەڵام تۆ کردت. خیانەتم نەکرد، دەستم بە دەستی نەکرد. ئەتوو یارمەتیمت دا. بریارەشە زۆر جوانت دەکە گوتت یەک مانگ لێی دوور بە، پەیوەندی مەکە. ئەوە درسەک برە بۆ من کە توانیم یەکمان لێی دوور بم، کەواتە هەتا هەتیا دەتوان لێی دوور بم. ئەمە سپاست دەکەم. هەڵە بم. من ئەو خۆشەویستی ئێستام قبوڵ نییە، چونکە تۆ منت خۆش ناوێت، تەنها بەزەیت بە منایەتەوە. من بە پشتیوان بەخوا ئەو نەخۆشیەم تێپەڕێم و باوکە ببوورن کاتی بەڵام بە گریانی خۆم لێ نەکەم.
هیچ نییە کوڕەکەم. هیچ نییە. کوڕەکەم تو ئیمتیحانەکانت تەواو بوو. پێویستە شتێکت پێ بڵێم. من نەخۆشم. باشە بمەوە بەیانی ڕوون بۆ خەستەخانە لەگەڵ باوکت یەکەم چارەسەر وەرەگرم باشە؟ تۆ هیچ خەم مەخۆ. من باشە بم باشە کوڕی من؟ باش کوڕە بڕۆ ژوورەکەی خۆت باشە؟ باش. ڕزگار با لە پێناو کوڕەکەمانە ژیانێکی تازە دەست پێ بگەینەوە.